مانگێکە بارهەڵگرەکەی ڕاگرتووە و کاری پێ ناکات تەنها لەبەر خاتری کۆترە برجی یان بە شێوەزاری گەرمیانی گوگوختیەک کە لەسەر بارهەڵگرەکەی هێلانەی دروست کردووە و دوو هێلکەی تێدا کردووە. ئەو سیارەی گەورەمانەیە خەتی مەرجی پشتەی هەیە ئەو لاینەیانە خەت مەرجی پشتەی هەیە گوختیەکی یێلانەی کردە لەبانی یەکەی کردە دوو یەکەی کردە بۆی ئەوە کە یەکەی کردی و لانەی کردە سیارەکەمان خەوانەمانە زیاوە ڕسق دوو ئایلە بەسەرەوێتی کۆترە برجیەکە لەسەر پەلی دارێک نیشتوتەوە و چاودێری هێلانەکەی دەکات. ئەو پەلەی نییە بێئاگا لەوەی هێلانەکەی بژێوی ژیانی دوو خێزانی ڕاگرتووە بەوەی ماڵێکی بڕمێنی خۆی گەورە ماڵ تەڕمێنێت بۆی ئەوەی لانەکەی تێک نەدەینەوە سیارەمان خەوانی هەتا هەڵی نێر و نەڕات ئەو سیارەمە جوولەی پێ ناکەین ڕسقی دوو ئالەشی بەسەرەوەی سیارە ئێمە ڕۆژانە ئیشی پێەکەین خەتی پشتەی هەیە ئەوەی ئەو لانەی کراوە ئێمە سیارەکەمان خەوانەوە ئیشی پێ ناکەین. سۆران هێندەی بیری لای تێک نەچوونی هێلانەی کۆترەکەیە هێندە بیری لای بژێوی ژیانی نییە کە هێلانەی کۆترەکە لە ئیشدای بڕیوە. گەرماکەی زۆر پلەکەی بەرسرا خاصیان کەپمان بۆی کرد و سێوەرمان بۆی کردمان با یەلکانی خراوانێ و لانەکەی تێک نەشێت کەمەترە گوختێکە فێر بوو نهات بۆ نێوە ترسیە لەبان نینەکە نیشتووە لەبان کەلەکە نشت نهات بۆ ناوینەکەی بۆ ناو یێلانەکەی خاصیان کەبرەکەمان لادا ئەم جا هاتووە نیشت ناویە. ڕاگررتنی ئەم بارهەڵگرە و کارپێنەکردنی لەبەر خاتری هێلانەی کۆترێک لە کاتێکدایە دوای راپۆرتێکی دەنگی ئەمریکا لەسەر تینوێتی ئاژەڵ و باڵندە کێویەکان لە ئێستادا لای هاوڵاتیان جۆرە هاوسۆزیەک بۆ باڵندە و ئاژەڵەکان دروست بووە و هەڵمەتێکی فراوان بۆ گەیاندنی ئاو بە هەردە و شوێنە دوورە دەستەکان دەستی پێکردووە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، گەرمیان.